خۆی هەموو ساڵێ ئەو زاهیرەیە دووبارە دەبیتەوە بەداخەوە. ئەوەش نیشانەی ئەوەیە کە ئیدارە و بەڕێوەبردننی ئەو وڵاتە باش نییە، چونکە ئەگەر ئیدارە باش بی، ئەدای حکوومەت باش بیتن چارەسەری کێشەکان دەکا. یەک لە کێشەکان ئەوەیە لافاوە، لافاویش کۆمەڵێک ئەسبابی هەیە کە دەکرێ ئەسبابەکان دیاری بکرێتن و چارەسەری بکەن، بەڵام بەداخەوە چارەسەر نەکراوە تاکو ئێستا. ماستەر پلانی گشتی هەبی لە هەموو وڵاتێک، بە تایبەتی لە شارەکان، لە شارە گەورەکان کە بەپێی ماستەر پلانەکە ئاوەڕۆ بکرێتن. ئاوەڕۆژ خۆتان دەزانن ئەگەر معلوماتتان هەبی لە شارێکی گەورەی وەکو هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە تاکو ئێستا شەبەکەی یاخود تۆڕی ئاوی قورسی نییە. ئەوە چەند ساڵە هەر بەتەمای ئەوەنە کۆمپانیەکی یابانی بێ تەمویلەکەی بکە و جێبەجێی بکاتن. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم کە ئەو سەردەمانەی کە پارەشی زۆر بوو، پارەشی زۆری لەبەردەست بوو، بودجەیەکی باش دەهات لە بەغدا، بیری لەوەی نەکردەوە کە ئاوەڕۆ بۆ هەولێر بکرێ. ئەوە وا دەبینین کە ساڵ بە ساڵ چێژەکە قوڵتل دەبێتەوە لەو بینەی ئاوێکی یاخود بارانێکی کەمباری. هەولێر تووشی کارەساتێک بوو لە دوو پرۆژە یاخود لە دوو گەڕک کە چەند ماڵ زەرەنمەند بوون، چکە هەموو گەڕەکان دروست کراون. دەوایە لەگەڵ دروستکردنی گەڕەکان تۆڕی ئاوی باران و ئاوی قورسیش هەبایە، چکارێکە بە جیاواز تۆڕی خۆی هەیە. بەڵام بەداخەوە ئێستا لەو گەڕەکانەی هەولێر هەموو یاخود زۆربەی هەرە زۆری گەڕەکان تۆڕی ئاوی پیس و ئاوی باران تێکەڵ کراون، بە کۆمباین کراوە. ئەوەش عیلاجی کێشەکە ناکە، چونکە دەبێ یان ئاوەڕۆی زۆر گەورە دروست بکەی، استراتیژی بیتن، بە پرۆژەی استراتیژی دروست بکرێتن تاکو ئیستیعابی ئەو ئاوە زۆرەی باران و هەروەها ئاوی پیسیش بکاتن.